ناوچەی سنگاوە لە قەزای چەمچەماڵ وەرزی چنینەوەی مرد لەو ناوچەیە دەستی پێکردووە. هاوڵاتیانی ناوچەکە باس لە وەرزی چنینەوەی مرد دەکەن کە ساڵانە لە مانگی 12دا مرد لە کوردستان بەرهەم دێت. ئەم جێگەی مۆردا ئەمە جێگایەکی زۆر گەورە و فراوان بوو بەداخەوە ئێستا بەهۆی چەند ساڵی ڕابردوو لە نەوەتەکانە ساڵانێکی بێبارانی ڕووی کردە کوردستان ئەلەو ساڵا ئەم مردانە زۆری لێفەوتا بەهۆی بێبارانێکەوە دیارە مردێکێکە لەو ڕۆکانی کە ئاوی ناوێت بڵێن بە شێوەی ئاودێریکردن خۆی سروشتیان لە ڕێگەی بارانەوە ئاوێک خەزنەکاو لە خۆیان و دواتر گەشەی پێ ئەکاتەوە. مای 12ەوە پێ ئەگات بەس ئەگە سەرما تەسیری لێ نەکات هەتا ئێستا باش تا ئێستا مردێکی شیرین و خۆش بەسکە لە وەرزەکە ساردی کرد بە فرباری خۆی وردە وردە پوکە بێتەوە کە دەخوارەوە. ئەمە شەمی مردەکانی پێڵێن بە شەمی مردەکان ناسراوە لە سەنگاو ساڵانە لەم کاتەدا وەرزی پێگەشتنی مردە کاتی پێگەشتنی مردە خەڵکی هەم بۆ کات بەسەربردن و هەم بۆ سوود وەرگردن لە بەروبووم و گەڵا و شوێنەکەی سەردانی ئەم شوێناکەن گەڵاکەی بۆ ناوچاو بۆ زەڵاتە و خۆشی بۆ خواردن بۆ زۆربەی نەخۆشیەکان بەسوودە. تامیشی زۆر خۆشە. شارزایکی بواری دەرمانی جێیش لە سەمچەماڵ باس لە سوودەکانی مرد دەکات و دەڵێت خواردنی مرد بە سوودە بۆ 37 نەخۆشی لە لەشی مرۆڤدا. مرد لە کوردستانی خۆمان زۆرە زۆریش بە سوودە یەکێک لە سوودەکانی مرد و چەند سوودێکی باز بکەین. مرد ئەمە هەر بۆی خەڵک بزانێت کە ئەمە مردە شتێکی زۆر خۆشە زۆر بەتامە زۆر سوودی هەیە لەو سوودانی کە مرد هەیەی ئەو کەسانی کە سکیانە چێ سکسوونەکان ڕاوەستێنێ ئەو کەسانی کە گیانیان عرەقەکە عرەقی ئەوەستێنێ ئەو کەسانی کە نەزیف بوونە بە هیچ شتێک ناوەستێنەوە نزیفەکە ئەوەستێنێ و هەروەها بۆ ئیلتیهابی سنگ بۆ نەزیفی مەعیدە نەزیفی دوانزەگرێ بۆ ئەوانش هەر بە سوودە و هەروەها بورانەوە ناهێڵێت و هەروەها سەرێشە ناهێڵێت و هەروەها ڕەبۆ ناهێڵێت تەنگە نەفەسی ناهێڵێ بۆ ئیلتیهاباتی سنگ بەعام زۆر بە سوودە. لە بنەڕەتدا مۆرسێ زۆری هەیە ساڵانە لە مۆرزەدا هاوڵاتیان بۆ چنینەوەی مرد ڕوو لە ناوچەی سەنگاو دەکەن و سەرباری چنینەوەی مرد کەشێکی زستانی خۆشیش لە سنووری سەنگاو بەسەر دەبەن. عومەر غەریب کورسات نیوز ناحی سەنگاو.